نەبا ئەمە نەدەبووینە ساحیب و عادە. ئەی باشە قەیناکە خەڕەوە بۆ ئەدێت نەخۆش نەبووی بابا نەخۆشم بە تۆ نازانی ڕیخۆڵەی پانزەگری ئیلتیهابی کردووە؟ حجاب الحاجزشم دڕایە. باوکی من بۆسە لە خۆت ئەشێوێنی قسەی چتەکەم من کەی لە داوای تەلاقم کردیە؟ تۆ خۆت جوانی خۆت شیرینەکەم ئەی قۆزەکەم برێ کاکە ئەوانە ئایلێکی متەخەلیف و فاشیلن حەز ناکەن لەگە ئایلێکی و سەقەفیەوە چنگۆ تێکەڵ من باشە من گوناح نییە ئەم هەموو قۆزی خۆم لەوەیە سەر بکەم. برە بەس بڵێ قۆز وەڵڵا هەموو سەر ژێلاکە دەشتێنم. کو دەبینابی کەسەکە دانیشی بەش کورد و خۆتی یعنی شێتۆکەیە مەیلە و مەیلە و کەریزەکە مادام شێتە گونۆی نایتەرە لۆگو هاتە شێتخانەیان هاتنە چیش بخوازن نوری پاک محەممەد سەلاوات گەرمەسات دووشەممە کاتژمێر 9 شەو